زۆر موثر بووە. ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر کۆتاییاتنی وادەی 2 ساڵی درێژکراوەی مەسعود بارزانی لە پۆستی سەرۆکایەتی هەرێمدا بەهۆی هەوڵی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمیش لە 19 ئابی پارساڵدا پارتی حکوومەت و پەرلەمانی پەکخست و هەرێمی کوردستانی خستە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورەی دیموکراسی و نیشانەی پرسیاری لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دانا. هاوکات ئەندامێکی پەرلەمانیش پێی وایە دیموکراسی لە هەرێمی کوردستاندا تەنها نووسراوی سەر کاغەزە. ئەم هەموو فشارە لەسەر پەرلەمانی کوردستان ویسترا دروست بکرێ. من پێم وایە هۆکارەکەی بۆ ئەو ئەگەڕێتەوە لە کوردستانە تاکو ئێستا ئەو بەناو دیموکراسیەتەی کە ئیدعای ئەکرێ و ینی پیاە هەڵ ئەدرێ بەڕاستی درۆ دەلەسێ هیچ نییە. ئەین تەنها غیتاءەکە تەنها پەردەیەکە تەنها ناوێکە و وتری حبر على الورقة ئەوە بەعەمەل سەلمێنراوە. ئەجین ئەو کەسەی کە سەرۆکی پەرلەمانی جێڕایەوە ئەو کەسە ئەو حیزبە بڵێن بە چه پاساوێک و ئایا بۆی چووە سەر هۆکارەکەی چی بوو بۆی چووە سەر؟ هۆکارەکە ئەوە نییە کە تفەنگی هەیە کە قووەتی هەیە. ئەندامانی پەرلەمان لەسەر ئاسی فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی ڕای دەگەێنن هەر کاتێک بگەڕێنەوە بۆ پەرلەمان خوێندنەوەی دووەم بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم و چەسپاندنی سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا دەکەن. سوورین لەسەر ئەو خواستەی کە هەمان بوو کە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بکرێت بە پەرلەمانی و سوورین لەسەر ئەو پرۆژە یاسایی بۆ هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێم لەگەڵ 4 فراکسیۆنی ترا پێشکەشمان کردووە چونکە ئەمە بەرنامەی هەڵبژاردنمانە. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت سوڵحی سیاسی حیزبەکان ڕێگرە لە بەردەم سەروەری یاسا و شکۆی پەرلەمانی کەم کردوێتەوە. ئەگە پەرلەمان کاراکرێتەوە ئێمە و یاسایە هەموار نەکەین کە لە بەرژەوەندی دیموکراسیە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەرژەوەندی حیزبەکانی کوردستانیشە من قەنەعەتم وایە پەرلەمان هەروجودی نەبێ باشترە. ئەزانین چۆنە ئێمە لە کوردستان هەموو بابەتانی کە ئەمانەوێت بە یاسا ڕێکی خەین ئەگەر دوایی بە سوڵحی حیزبی و بە سوڵحی کۆمەڵایەتی و لەسەر ئەساسی پەیوەندی حیزبی چارەسەری کەین پێم وایە لە وڵاتە یاسا ناچەسپێ. بۆیە پەرلەمان بۆ خۆی دامەزراوەیە کە بۆ چەسپاندنی یاسا بۆ دەرکردنی یاسا دروست بووە. لەگەڵ تەواوبوونی ویلایەتی سەرۆکی هەرێم لە 19 ئابی ساڵی 2013دا بۆ جاری دووەم و بە پێڕێکەوتنی یەکێتی و پارتی لە 30 حوزەیرانی هەمان ساڵدا 2 ساڵی تر بۆ مانەوەی بارزانی درێژ کرایەوە. لەگەڵ تەواوبوونی ئەو 2 ساڵەشدا بۆ مانەوەی بارزانی لە پۆستەکەیدا سەرڕایبوونی شەڕی داعش پارتی کێشە سیاسیەکانی زیندوو کردووەتەوە و حکوومەت و پەرلەمانی پەکخست تا بە هەر ڕێگایەک بێت بارزانی لە سەرۆکایەتی هەرێمدا بهێڵێتەوە. لە ئێستاشدا 4 فراکسیۆنە سەرکیەکەی پەرلەمان سوورن لە سەرنەمانی شەرعیەتی یاسایی سەرۆکی هەرێم هەموارکردنەوەی یاساکەشی بە ئەرکی سەرەکیان دەزانن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.